بینەرانی ئازیزی ئێمە سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش لە هەرکوێیەکن هیوای تەندروستێکی باش بۆ ئێوە ئەخوازین هیواخوازین لەش ساغ بن و لەگەڵەوەشدا پابەندی ڕێنمایەکان بن. ئازیزان بۆم ئێوارەش دکتۆر زانیار مستەفا ئەمین بەڕێزیان لە لای ئێمە لە ستۆدیۆ میوانن کە دکتۆرا لە نەشتەرگەری و ڕێککاری و جوانکاری شەویلگە و ڕوخسارە و لە هەمان کاتیشدا سەرۆکی بەشی نەشتەرگەری شەویلگە و ڕووە لە زانکۆی سلێمانی بۆردی کوردستان بۆ پسپۆڕیا پزیشکیەکان. بەڕێزیان کەم ئێوارە لەگەڵ ئێمەیان باز لە جوانکاریەکانەکەین و باز لەوەکەین پەیوەندی ڤایرۆسی کۆرۆنا لەم کاتەدا بە نەخۆشیەکانی تایبەت بە نەشتەرگەریەکان و لەگەڵ ئەوەشدا جوانکاری دەمودان ڕەنگە زۆرترین ڕەبت هەبێت هەمیشە باز لەواکەین ڤایرۆسەکان لە ڕێگەی دەم و لووت و یاخود چاو ئەوانە ئەگوازرێتەوە بەشێکی کەمی لەم کاتەدا ئایا چۆن خۆمان بپارێزین لە ڤایرۆسەکە تاکو بتوانین تەندروست باش بین. کاک دکتۆر زۆر بەخێر بن. زۆر سپاس بۆ ئامادەبوونی. سپاس بۆ ئێوەش کە مهتەمن بە تەندروستی هاوڵاتیان و یەک فەقەرەی کاملتان حازر کردەوە و زۆر سپاس بۆ ئێوە. بێگومان ئەگەر بە هاوکاری ئێوەش نەبێمە ناتوانین ئەم فەقەرە تایبەتی کە بەڕێزت باست کرد تایبەتی کەین ئێوە لەگەڵ ماندووبوونی خۆتانە لەگەڵ ئەو ئەرکە قورسەی کە لە سەرتانە ڕۆژانە ئەرکە کێشنوویە لای ئێمە تاکو زانیاریەکان بە بینەران ببەخشن ئەو شتانی کە لە لای ئەوان ڕوون نییە بۆیان ڕوونکەنەوە ماندوو نەبن و تەندروست باش بن. ئەمە لە سەرەتادا باس لە کۆڤید بکەین. کۆڤید بەعام چییە؟ کۆڤید بەعام ئەو ڤایرەسەیە کە لە کۆرۆنا ڤایرەس کە تووشی نەخۆشیەکات نەخۆشیەکە کۆڤیدەکەیە بەڵام خۆشبەختانە هەموو کەسێ نابێ بە کۆڤید یعنی هەموو کەسێ نابێ بە هەموو کەسێک لەوە چێ زۆربەی کەس کۆرۆنا ڤایرەس دەکرێت بەس هەمووی نابێت بە ڕسپارەتەری دیسفەنکشن و ئەوانە کە بچێتە ئەو پۆلێنەوە. گرنگەوەی ئەمە بزانین ئەم کۆرۆنا ڤایرەسە خۆی چۆن بوو پێشتر هەبووە نەبووە شتیوە ئەسڵ وجودی هەیە وجودی نییە زۆربەی خەڵک هێشتا بەداخەوە یعنی بەداخەوە زۆربەی خەڵک هێشتا لە ئەزال باوەڕی بە بوونی ڤایرەسەکەش نییە ینی هێشتا پرسیارێکی هەیە بۆ ئەوەی کە هەیە یان نییە خۆی ناپارێزێ بزەبت ڤایرەسەکە هەیە ڤایرەسەکە لە ڕووی لە ڕێگەی هەناسەوە و لە ڕێگەی هەواوە ئەیگوێزرێتەوە بۆیە ئێمە زۆر زەڕورە پابند بین بەوەی کە ئەو شتانەی کە احتیمالەن تووشمان کە خۆمانی لێ پارێزین. کاک دکتۆر باسی پابندبوو نەکرد بەڵامە بینم بەڕێزت دەستکێشت بەکار نەهێناوە تەنها دەمامکەکەت بەکار هێناوە ڕەنگە ئێمە هەمیشە باس لەو بکەین دەستکەش دەمامکیش بەکاربێنین بەڵام بۆ تۆ دەستکێشت بەکار نێناوە. ئێمە دەستکێش کاتێک زەڕورە قەرار بێت دەست بەری بۆ دەم و چاوە. مش دوو ماسکم ماوە لە دەم و چاوم دەستم بەر دەم و چاوم ناکەم ڕاهاتی لەسەرەوە خۆت هیچ پێویست ناکات دەستکێش لە دەستما بێت. ئەنجا هەموو ئەو نەخۆشیانەی کە لە ڕێگەی هەناسەوە ئەگوێزرێنەوە باشترین شت ماسکە کە بەرگەیان بگرێت. مەرج نییە ماسکەکە لە ساسە پرۆفەکە لە ساسە بتپارێزێ لە نەخۆشیەکە بەڵام جورعی ڤایرەسەکە ینی بڕی ڤایرەسی ئەو ڤایرەسە ئەو پیسی کە ئەچێتە دەمتەوە کەمیە کاتەوەی کە هەڵی ئەمژی تۆ چێتە هەناسە ڕەنگە هەندێک کات بەهۆی هەڵمەژینیشەوە نەبێت یاخود بەرکەوتن لە ڕووی لیکەوە یا خۆشتێک کە لە کەسی بەرامبەرەوە یەگری ڕەنگە ڤایرۆسەکە بەدەستمانەوە بێت ئەوە کات دەست نەدەین لە دەممان و ماسکە لیکەکە لە ڕێگەی هەڵمژینەوە ئەچێت کاتێکە ئێمە زەڕاتی لیک و زەڕاتی ڤایرەسەکە زۆر زۆر بچووکن ینی لە حەدی مایکرۆنان لە مایکرۆن بچووکتر بۆ نانۆ بچووکن کەواتە احتیمالەن هەموو جارێ ینی ئێسامە ئەچینە شوێنێک قەراغبەخری هەستەکەی شێ هەیە بەڵام خۆ ئەو شێ نبینین بەڵام ئەو شێ هەمووی دڵۆپەی ئاوی پچکۆلە پچکۆلەیە ئەو شێیە کە تۆ هەڵی ئەمژیت و نەخۆشتەخە بۆیە بە تەئکید ماسک زەڕورترە کەواتە چی بکەین ئێمە ئەو بڕوایە کاک دکتۆر هەندێک کات کە ئێمە ماسکیش بەکارهێنین ڕەنگە زۆر بمان تووشی حاڵەتە بووبین بەڵام بەردەوام دەست لە دەمانەدەی ماسکەکەماندانین ئینکەینە ژێر چەناگەمانەوە لایە بین ئەی ئەوە خراپ نابێت خۆی ڕاهاتن زۆر زەڕور لەسەرین ئێستا من ئیشەکەی خۆم وایە ڕۆژانە مەسەلەن ئەچمە عیادە ئەچمە کلینیک یەکەم سەرەتا ماسکم کرد ڕاستە لە بینی نەخۆشەکانە ئەی گۆڕم بەڵام یەکسەر ماسکێکی کە ئەەکەم
ئەو نیە یەکسەر ئەو ماسکەلا بە ماسکێکی کەم هەبێت ینی حتمما بە بێ ماسک نیم یەک دەقەش لە ناو عیادەیە جاران ماسک زۆر بوو ینی هەموو بینی هەموو نەخۆشە ماسکم ئەگۆڕی ینی ئەوە ماسکەکە زۆر بوو ئێستا ماسکەکە ئەبێ بیشوی پاکی شەبێتەوە و کێشەشی نیە 3 ڕۆژ 4 ڕۆژ داینێ ئەنج بەکاری بێنەرەوە بەڵێ ئەی ئەو شتانەی کە ڕۆژانە ئێمە بەکاریان هێنین زۆرترینیان سویچی سارەکەمان مۆبایلەکەمان بنمون ئەم قەڵەمەی من ڕەنگە چەند کەسێکی کە بەکاری بێنێتەوە ئەی ئەمانەت چی بکەین ینی چۆن حەلێک بۆ ئەو حەزەکەم شتێکە پێ بڵم من چۆن ئەەکەم بەڵێ من چۆن ئەەکەم لەوەتی کۆرۆنا هاتووە لەوەتی کۆرۆنا لە قوم بوو ینی نەگەشت بۆ سلێمانی لەو ساوە من سویچەکەم دایمە ئەشۆ ینی ئەی شۆمە جای خەمە گیرفانم دەریش یەکەمەوە بەکارێنم ئەم قوتوەشم دامە پێەیە شتێکی بچووکەوە توانین بەکاری بەری ئەوە قەنەعەتی منە سویچە شۆم دەستکی دەرگا تەعقیمەکەم میوە بەمەوە ماڵەوە لە دەرەوە دایانێم نای بە مەژوورە یەکسەر ئەیکەمە تەشتێکەوە خوێاوی تێەکەی هەروەکو جاران شەر بە خێوا شۆریمانە بەڵام ئێستا نایبێتە ماڵ ئێستا نای بە ماڵەوە لە دەرەوە ئەی شۆم ئەنج ئەلاکانیشی لە دەرەوە هەڵەواسم لەبەر هەتاو ئەلاکانیش بەسەر بۆ زبلە شتێ بەکاری بێنی ئەلاکانیش هەڵەواسم وڵا کاک دکتۆر زۆر زۆر پەیوەستین ینی بەڵامی تر کۆرۆنا ئەگەر هەموو عالم پێیوەست بووە ئەو ڕێکارانی مەسەرە من هەرچەند گومانم لە ڕێکارەکانی سین هەیە بەڕاستی ینی لەو بیدایەتەوە ئێمە هەمووی دەستخۆشی لە سینە کرد کە وای کرد بەڵام لە ئێستا هەستەکەی گومانە بۆ دروستە بێ هەستەکەی تر ئەوە تا لە ڕێکار دەرچووە ینی هەستەکەی ئەوان لەوە چێ دەرمانیان هەبێت لەوە چێ ڤاکسینیان هەبێت نازانی ینی هێشتا ئەو گومانانە هەیە ئەمریکا ئەو گومانانەی هەیە ڤاکسینیان هەبێت و بەکاری بێنم بۆ خانەوە احتیمالەن ئەوە تاڵێ من لە سەربازەکانمی ئێم یعنی ئەی لەکوێ هێنا یەک دقە تێگە جۆنە ئەوە هیچ بەڵام ئەگەر ئێمە هەمومان مەسان هەمومان وەکو من پابند بین بە تەکید ڤایرس نامێنێ بەڵام ناتوانین ئەوە بێت ئەگەر هەر لەبەر ڤایرۆسی کۆرۆناکەش نەبێت هەمومان بیگرین بیمانەی ئەوە ئەمێنێتەوە کە احتیمالەن هەمومان بیگرین بەڵام هەتا درەنگتر بیگرین لەوە ئەچێ باشتر بێ لەوە ئەچێ باشتر کارەکەی چی لەوە چێ باشتر بێ هەر هەمان ڤایرۆس نییە یانەوەی گۆڕانکاری بەسەرایەت بەڕێنی چۆنە یعنی باوەڕ مەکە گۆڕانکاری بەسەرا بێت ینی هاستان هەرچەند ئەڵێن لەوە چێ زەعیفتر بێت بەڵام بەپێی تیۆری نەچڕەڵ سەلەکشن ئەو ڤایرەسە هەوڵەیە خۆی باشکات خۆی باشکات یعنی چی وەچەی خۆی باشکات وەچەی خۆی باشکات یعنی چی وەچەی خۆش باشکات یعنی باشتر نەخۆش خات لەوچێ بەعکسەوە لەوەچێ بەپێی ئێمە گەر باوەڕمان بە پەرەسەندن هەبێت ئەبێ چاوەڕێکین بە قووەتر بێت بەقوتر زەعیفتر بێت من نازانم هەتا ئێستا هیچ شتێکیش لەسەر ئەوڕۆ نەبووە کە ئاچی بەسەرێت پێشتیش باسمان کرد ڤایرۆلۆژی برانچێکی ینی بڵێن زانستی ڤایرەسەکان ینی بەشێکی وەلاخراوە لە توپ چونکە قانجازی تیانە بووە ینی ئێستا مامۆستایەکی بایۆلۆژی یا مامۆستایەکی ڤایرۆلۆژی یعنی هیچ دەستکەوتێکی نابێت دکتۆرێک ئێمە ئەم هەموو دکتۆرەمان هەیە چەند دکتۆری اختصاصی پێسمان هەیە لە سلێمانی چەند جوانکاری سەدان چەند جەراح عامە سەدان چەند باتنی سەدان ئەی چەند ڤایرۆلۆژیست عالمی علمی ڤایرۆس بێ نیمانە ئێمە تەلەبە بووین دوو مامۆستامان هەبوون دکتۆر شێرکە و دکتۆر بەختیار ئیمونۆلۆژیان پێوتین مەناعیان پێوتین بەرگری ئێستا شەرە دوانن کەس ناچێتە ئەو برانچە بۆچی چونکە کە چیتە ئەو بەشە ئیتر ژیانە تەواو ئەچیتەوە ناو کەسیش دەستخۆشی لێ ناکە کەسیش بەحسەکانە ناخوێنێتەوە کەسیش لە بەحسەکانە تێناگە بۆیە لەو حاڵەتەشە کە کاتێک ڤایرۆسێکی وا دروستە بێت زۆرترین زیان تەنها ئەو وڵاتە زانش کە تۆزێک ئیحتیمامیان ناوە بە ڤایرۆلۆژی تەنها زۆرتر غەڕەزەکەیان ئەسلحە بووە زۆرتر قووەتی خۆیان بسەلمێنن زۆرتر پەری پێبن ینی ئەمە تەنها لە هەرێمی کوردستان و عێراق وایە یاخود لە وڵاتانی دیکەش هەموو عالەم ڤایرۆلۆژیست هەرزوو بوو لەگەڵ بڵاوبوونەوەی پەتاکە لە ئیسپانیا مامۆسایەکی زانکۆی ئیسپانیا وتی بایۆلۆجیستێک
زانایکی بایۆلۆژی ئافرەتێک بوو وتی ئەو 20 وەرەقەیان بە من بڵێن 2000 یۆرۆ ئەیان بە من چاوەڕێکن عیلاجی کۆرۆنایان بۆ بکەم بەڵام لەولاوە ئەوە $1,000,000 ئەیان بە میسی بۆ سەعاتێ بۆ 2 سەعات ینی تۆ چاوەڕی چی ئەەکەی لە من تێگە چۆنە چاوەڕی ئەوە ئەەکەی عیلاجە بۆ دروستکەم بەڵام تۆ هیچ حەقێکم نایتە بۆیە لە ڕاستیە ئێمەش کە هەمومان ئێستا خومان ناوەتە من ئەو ڕۆژەت زۆر پێم ناخۆش بوو برادێک پسپۆڕی کوڕێکی زۆر باشە پسپۆڕی ڕۆماتیزمەیە مەقالەیەکی نووسی بوو لەسەر کۆڤید برادێک لەو لاوە باتنی عکسی نووسیوە تۆ چ ڕەبتێکە هەیە بە هینەوە کۆڤیدەوە قسەکە تۆش ڕەبتە نییە براکەم تۆش ڕەبتە نییە بەڵێ ئێمە زۆر لەسەر ئەوە قساکەین کە هیچمان نییە ینی ژێرخانی ڤایرۆلۆجی زعیفە لە هەموو عالەمە نەک لێرە لە هەموو عالەمە جگە لە مختبەرە ڕووسیەکان و سینیەکان و ئەمریکیەکان ئەویش زۆرتر تەمویل کراون شەریکات تەمویلی کردوون بۆ غەڕەزی عسکەری زۆرتر بۆ غەڕەزی زۆر باشە دکتۆر زانیار لەگەڵ بەڕێستا بەردەوامە بین بەڵام پاژوچانێکی کورت. هیوای لەشساغی و سەلامەتی بۆ سەرجەم پزیشکانی دنیا و هەرێمی کوردستانیش کە بەڕاستی لەم کاتی ڕوبەڕووبوونەی ئەم ڤایرۆسەدا مادوونە ناسانە ژیانی خۆیان تەرخان کردو بۆ چارەسەرکردنی نەخۆشەکان و بۆ پارێزگاریکردن لە ژیانی ئەوان و لەگەڵ ئەوەشدا بەردەوام ڕێنمایی تەندروستی بڵاو ئەکەنەوە و مادوونە ناسانە وەکو بەڕێز دکتۆر زانیار و هەموو پزیشکەکانی دیکەش لە هەموو کەناڵە تەلەڤیزۆنیەکان و لە هەموو ڕاگەیاندنەکانە کاتەکانی خۆیان تەرخانەکەن بۆ شیارکردنەوەی خەڵک ئەوەش دەستخۆشی بوو دەستخۆشی هەموو کەسە ناودارانەی نێو و فیفا بوون بۆ پزیشکە بەڕێزەکان وەکو ڕێزێک بۆ ئێوە ماندوو نەبن کاک دکتۆرگیان. کاک دکتۆر بەڕێز پسپۆڕت هەیە لە نەشتەرگەری جوانکاری و ڕێککاری ڕوخسار ئەمانێت باسێک لە نەشتەرگەری جوانکاری و ڕوخسار بکەین و لەگەڵ ئەوەشدا کە ئێمە باس لەوە ئەکەین ڤایرۆسی کۆرۆنا زیاتر لە ڕێگەی لوت و دەمەوە ئەگوازرێتەوە. چۆن لەم کاتەدا خۆمان بپارێزین یاخود نەشتەرگەریەکان بەچی شێوازێک لەم کاتەدا ئەنجامەدرێن؟ وەکو سەرەتا کە بڵێم نەشتەرگەری جوانکاری بڵێن نەشتەرگەری شەویلگە و ڕووچیە بەعام نەک جوانکاری و ناحە بڵێن شەویلگە و ڕوو بەس جوانکاریە چونکە ئێمە شەویلگە و ڕوو ئەتوانین پۆلێنی کەین بڵین ئێمە نەخۆشیەکانی ناودەمەگرێتەوە نەخۆشیەکانی ناڕێکی دەموچاوەگرێتەوە ناڕێکی زگماکیەکان لەگەڵ سەرەتانەکان نەخۆشیەکان بەعام ینی کە سەرەتانەکانیش بکرێتەوە لەگەڵ حاڵەتەکان بەرکەوتنەکان وەکو بڵێ حاڵەتی شکاوی و بریناربوونی دەموچاو و کاسەی چاو و شەویلگە و ڕوومەت و ئەمانە بۆیە ئێمە توانین وەکو بڵی پۆلێنێکی بۆ دانین و جوانکاریەکانی دەموچاو بەعام ڕێککاریەکانی شەویلگە بەعام کێشەکانی جونگەی شەویلاک باشە ئەمانە هەمووی سەر و گەردن سەرەتانەکان کە دابەزم بۆ سەر و گەردن
ئەمانە هەمووی ئەگرێتەوە نەشتەگەی شەویلگە و یعنی بڵێ ئەگە کۆی کەیتەوە لەوە چێت 2,000 پرۆسیجەری جیاواز بێ ئەگەر بیکەی زۆر ئیش هەیە منەوە 10 ساڵە جەراحم دەوەچێ زۆر ئیش هەبێ هێشتا نەم کردبێ لەگەڵەوە شاکە زۆر شت هەیە کردومە نەشم دیوە تا ئێستا کردومە خۆم بۆیە ئەبێ پۆلێنی کەین ینی لەم حاڵەتەیە ضرورە بۆ هاوڵاتیان بۆ چارەخوازان بەڕاستی پۆلێنی کەن ئەوەی کە حاڵەتی مەسەرەن ماتۆڕە و داعمە کات سیارەیە کەوت نەخوارەوەیە ئەمە بێ یەکسەر حەلی بۆ بکە ینی ئەمە ناچارین مەسەرەن کێشەی دانەکانی عەقڵە و کێشەی ئیلتیهابە و کێشەی ئیلتیابی شەویلگەکانە و کیسی ناو شەویلگەکانە و سەرەتاناتی ناو دەمە و سەرەتاناتی زمانە و لیکەڕژێنەکانە ئەمانە بێ زووتر چارەی بۆ بکەین ئەمێنێتەوە کۆمەڵێشت کە ینی غەڕەزی جوانکاریە غەڕەزی ڕێککاریە غەڕەزی ئیشە کە ئێستا ژنێکا ساڵێکی کەش بکات مەسەلەن هەمانە مەسەرەن قلیشی لێ و مەڵاشووە تەمەنەکەی بەسەرت چێ ئەبێ لەو کاتەیە لەو تەمەنەیە ئەو مناڵە بۆی بکرێ مەڵاشۆکەی بۆ بکرێ لێوەکەی بۆ بکرێ نابێت چاوەڕێی مەسەن کۆڤیدکەی تاتەوا بێتەوە بیان نابێت بەڵام هەنێکی کەمان هەن ئەتوانین چاوەڕێکەین مەسەرەن جوانکاریەکە ئەتوانێت چاوەڕێکە هەنێکیشیان ئەکرێ بکرێن بە پرۆتێکشنەوە بە خۆپارێزیەوە بکرێن چۆن خۆپارێزی ئەمە بێ بەشیکەین دکتۆرەکە خۆی چۆن پارێزێ نەخۆشەکە خۆی چۆن پارێزێ کە سوکاری نەخۆشەکەش خۆیان چۆن پارێزن وە ئەو خەدەمەیەش کە خزمەتی ئەکا لە نێرسەوە بۆ خوارەوە چۆن خزمەتی کەن چۆن بیپارێزن ئەمە هەمووی ئەبێ هەمووی بزانێت چۆن تەعامل ئەکا لەگەڵ نەخۆشێک کاتێک کە هەناسەی ئەو کەسە بەرامبەرە بۆی خەتەرە ئیتر تۆ لە مەسعەدەکەەوە کە ئەچیتە ناوە ئەبێ حەزەرکەی کە ئەچیتە ناو خەسخانەی ئەمەلیاتت یاکرێ ئەو ئایادەی کە بۆی ئەچی کە ئەچیتە ناو دەرگای ئایادەکە لەکردنەوەی دەرگاکەوە بێ حساب بکەی سواری تەکسیە بیەچی بۆ ئایادە ئەبێت لە سواربوونی تەکسیەکەەوە حسابی کەی ینی تۆ لە هەموو مەرحەلێک ئابێت تۆ خۆپارێزی بکەی بەڵام ڕەنگەوەش هەموو کەسێکەوە حساباتی کە بەڕێز باسیەکەی نیکە آخر لەوە چێ ئەم شتانش ئەم پەتانش نەو ئەمما خێرێکیان تیاابێ ینی کە خەڵک فێر ببێ کە هەموو شتێک سەلامەت نییە کە هەموو شتێک وەنیە کۆمەڵی عادەتمان پێتەرێککە کۆمەڵە بێگومان پێم وابێ زۆر عادەت هەوەیە لە ناو ئێمەیە خەریکە کەمی ئەکاتەوە سویدی کردووە بڵێ کاڵێک کاتەوە کۆمەڵک شت هەیە تەوقەکردن و باوەشکردن و نزیکایەتی و کۆمەڵە شت هەیە کە ضرور نییە بەڵام بەڕاستی لێرە زۆر شت هەیە ضرور نەبووە ئەسڵانی عینی تۆ لە نێرگەلەیە کابرا یەک دەمی نێرگەلە 5 کەس دەمی پێوەنێن هەر بۆ خۆشی خۆ دایناوە کابرا لەوەشی داشی نابێت بۆ گۆڕین باغەکەی داناوە بیگۆڕێ بەڵام ئەمەر چونکە زۆر ڕەفیقی نزیکن کێشیان نییە کێشەی نییە ڕاستە ئەمانە هەمووی ئەبێ بگۆڕێ اینجا مۆزوعەکەی خۆمان ینی دکتۆر ئەبێ خۆی پارێزێ بە هەموو ڕێکارەکان سکرتێرەکەشی پارێزێ بەس خۆی نەپارێزێ سکرتێرەکەی معلوماتی کەمە وانە من لەوە شێشم بۆ عیادا قەیناکە ئیشەکەمە ضرورەتە مەجبورم بچم هەرچە من خۆم نەچوم ینی من ئەو مایەک و 10 ڕۆژە نەچوومەتە عیادا کێشەم نییە چکە پێم وایە ضرورترە نەچم تا ضرورتر بێ بچم بەڵام تۆ خۆتە پارێزی ئەزانی خۆ پارێزی دکتۆری ڕاهاتووی لەگەڵ ئیشەکە بەڵام سکرتێرەکە و ڕانەهاتوە حاجەکە و ڕانەهاتوە باجێکی کەلاو ئیشەکە ڕانەهاتوە ئەو کەسانی کە سەردانەکەن لەگەڵ نەخۆشەکە جاری وایە نەخۆشمان هەیە کاک دکتۆر 10 کەس لەگەڵیاتی 500 کەس لەگەڵیاتی قەرەباڵخێکی زۆر دروست لێپاڕیتەوەڵی کاکە لە دەرەوە دکتۆر نا ئێمە پاکین خۆ نەموو تۆ پیسی قوربان مەسەلە پاک و پیسی نییە جەنابەت تەشریفی لە دەرەوە بێ یەک کەسم بەسە ئێمە پێشتریش من خۆم شخصان پێشتریش حەزم لە قەرەباڵغی نەبووە ئێستاش حەزم لێ نییە اینجا تەوقیت نەخۆشی ئێمە ینی پابند نییە بە تەوقیتەوە ینی هەموو ینی ئۆرزی چەند عیادێتیە سەدان عیادێتیە تۆ دیقەت بە تەنها سەعات 3 بۆ 4 بە زستانە قەرەباڵغە بە هاوینیشا 4 بۆ 5 ینی هەموو ئەم نەخۆشە ینی مەوعیدی بۆ دانێ سەعات 1 وەرە قوربان چاوەڕێت دەکەم ئەوە سەعات 3 مەوعیدی بۆ دێنێ بۆ 3 هەر 3
موعیدی بۆ دانێ بۆ 6 هەر سێت بەڵێ. تێگە چۆنە یعنی خەڵکی ئێمە هەر حەزەکان لەو کاتی قەرەباڵغیا بچێ وازانێ بەس ئەبێ نا ئێمە ئەبێ فێر بین فێری تەوقیت بین وەکو ئەوروپا کاکە دەفتەرێ دانێ سعات مثلا ساعات 6:30 کاگ ئەحمەدە کاگ ئەحمەدی 6:30 لەوێ بوو لێوە بوو لەوێنە بوو مافی خۆتاوە زای چۆن ئێمە ئەبێ جارات لێکە بێگومانەوە کەسەش فێر ئەنجا دیسان ئایادەکان مەسەرەن ئایادە باشترە کات نەبێ بۆ ئایادەکان کات لیمیت نەکرێ مەسەن نەک لە سعات 2 ئیلەن بکرێ بۆچی با لە هەشتی بەیانیەوە ئایادە بکرێتەوە بووی چۆڵ بێ ئەو پیاوەی کە دانیشتۆ مەسەرەن 50 نەخۆشە بینێ لە 4 ساعاتە با 50 نەخۆش بینێ لە 10 ساعاتە ئەو کاتە تۆ هینەکە پانەکەیتەوە ینی تێکی چۆنە بەپی نەخۆشی خۆی بەپی زۆری ئیشی خۆی مەراکزەکان لە قەرەباڵغیە لە سەرەیە هەموو ئەو شتانە مڕاعات کرێت باشترە بێت. ئەگەر پێمان بڵێیت لە کۆتاییە لە بەرەوەی کە کاتمان کەمە وەک ڕێنماییەک بۆ سەرجەم ئەو کەسانەی کە پزیشکەکان یاخود کە بەرکەوتنتان لەگەڵ نەخۆشەکانە هەیە لەگەڵ مرافقەکانی نەخۆشەکان هەیە وەک ڕێنمایەکی کورداوە کارێک لە ئەوانە بکرێت تا ئەوانش بتوانن گەویستی ئەوە بن. وەک ئەرزم کردی کۆمەڵێک ئێمە ئەمەلیات هەیە ئەتوانی بیکەی کۆمەڵێک هەیە لەو چێ باشتر بێت تەئجیل کرێت. بۆچی باشترە تەئجیل کرێت من مەبەستمە بزانم یعنی دایمە نەخۆش کاتێک کە ئەمەلیاتێکیشی بۆ کرێت حتمما مەناعی تۆزێک داوەزێ باشە احتیمالەتی وەرگرتنی نەخۆشیەکە زیاترەکەی زیاتر بۆیە بەس ئەگەر ئەمەلیاتێکی سوک بێ مەسەرەن پێڵوویەکی چاو ئەتوانی بیکەی بۆچی تۆم ئەم ماسکێکە کات و دکتۆرەکەش ماسکی کردو و کێشە نابێت بەڵام هەنێک ئەمەلیات هەن زۆر قورسن جاری وە هەیە من خۆشم نەخۆشەکەم کە ئەمەلیاتی قورسەکەم ئەبێ نەخۆشەکە چۆن نەخۆشکەوێ چۆن ئەنجا لە کۆتاییە وەکو ئەرز کردی ینی ئێمە ئەبێ جگەلەوەی کە دکتۆر پابند بێ نەخۆش پابند بێ و مرافقی نەخۆش و حتا لە چوونەوە بۆ ماڵەوە لە ئەچێتەوە ماڵەوە مواجهی نەخۆش مشکیلەمان هەیە ئەمە خصوصان بۆ ئەوانەی کە حادیسێ و ئیلەن مەجبوریشی بیکەیت زۆر جار ڕوئە حادیسەکردن کەم بێتەوە بە ئەو پەیوەندی لای سایە بە تەنها بە تەلەفۆنێک وەرەکرێت لەبەر سەلامەتی هەموو لایەک سپاس کاک دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت ماندوومان کردی ئەمە گەشتینە کۆتایی پرۆگرامەکەمان هیوەخوازین کە هاوڵاتیان سەرجەم ڕێنمایەکانی بەڕێزیان قوڵ کردبێت و وەریان گرت بێ دووبارە بەخێر بێت سەرچاومان وا سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەرمان بوون و سپاس بۆ سپۆنسەری جلوبەرگەکانیشم کە سپۆنسەری کردوم پۆشاکی دنیا فەرعیەکەمی لە کاسۆمەڵە نهۆمی دووەم و فەرعی دۆمیشانەکەوێتە سەر جادەی 4 تایکۆن سەر و پارکی ئازادی جلوبەرگی زۆر تایبەت و سەردەمیان هەیە و ئەتوانن خانمان سەردانیان بکەن هەتاکوی ئەوارێکی دیکەی پرۆگرامی بەپابند بین دەبین و میوانی ماڵەکانتان ئاسوودە و تەندروست باش بن.